جنو هەڵبژارتن جوارە دەبێژە مرحبا هێژان لە هەر جهەیەکی هون لێبن وێ بەرنامەیەدا ئەم دێنی قاچە لەسەر بابەتێکی گەلە گرنگ بکەن کوژ بوو vê ئاخێ بسەدان هزاران قوربانی شەهید ئەنفال کری و گوند هاتنە شەوتاندن ئەس گەر ژنەکە نامزەد داخبن کوێ بە درێژەهیا 30 ساڵان خەبات کریە ji bo torunên şehîdan ji bo zarokên enfal kiriyan ez wê didem naskirin ka eger hatuwe bawerî daye we dengê xudayê derbasî nava perleman û siyasetê bibe wê çi bandorayê hebe li ser guhertina yasayan ku di xizmeta zarok û jinên şehîdan û keçên şehîdan da bin vê bernamê de hûn me bişopînin ka wê planên wê yên sibe rojê çibin hûn jî bi me re bin em bi hevrane di bernamê jin û helbijartin لەنجە ئیبراهیم ناسراو بە لەنجە دزەیی لە دایکبووی ساڵی 1965 شاری هەولێرە کاندیدی ژمارە 26 پارتی دیموکراتی کوردستانە بەڕوانامەی ماستەری لە کارگەڕی کاردا هەیە چالاکوانی بواری شەهیدان و ئەنفال کراوانە نها مەلدەریێ نامزەتێکە ژندا kabila derîveke em bizanin kîjan jin e dûra me biçine hundir sohbet muhebbeta xwe û plan û bernameyên wê ji bo namzedbûna wê em ê bi hevra eşkera bikin. Silav Lence xan. Silav îman xan. Başî beyanît baş. Beyanît baş. Gelek spas. Mestafê ji no helbijartin biryara evrûke plan û bernameyên te eşkera bikin. Eger derfetê bidem biçine hundir bi hevra. Zor spas û bixêr bên. Fermo. Gelek spas. Fermo xatunî hêja. بله هجان ام آنها لسر سفره کنه که او سفره لنجخان بخانواده خو مالبات خو و گلک بخملینی آماده کریه ما بریاره لسر به سفره صحبت محبت بکن و زیادتر وی بو هوا بدین ناس کرن ام برابر تشتی بخون صحبت محبت بکن همجی خانم هجا و خوشکاوی هجا آرز خانه بناسین از دخوازم و بینرجی دخوازم بزان لنجخان کیه ئەمە ناوم لەنجە دزەیە کچی ئاغای ڕەحمان ئاغای دووگرتکانم کە گوندێکە سەر بە ناحەیە کوشتەپا لە پارێزگای هەولێر سەرەتاکانی ژیانم وەکو مامۆستا دەستم پێکردیە و تومۆحیشم هەبوو دائیمەن احتیمامم بە خوێندن دەدا احتیمامم بە ژیان دەدا ئامانجم لە بۆ ژیانی خۆم دادەنا بفەرمونون بارنانەکەش لەگەر قسەکان بخۆن جا ئەوەی ڕاستی بی خانەوا دەکەم دەورێکی زۆر گرنگیان هەبووە لە ژیانم هەر ئافرەتێکی سەرکەوتوو خانەوادەیەکی باشی لە پشتە و بەهێزی لە پشتە ئەو خانەوادە ئەگەر ڕێگری لێ نەکەن و پاڵپشتی بکەن ئافرەت سەر دەکەوی لەنجەخان چما خۆ نامزەد کرد چما خۆ کاندید کرد پاشەوەی کەوا دەرفەتم لۆ ڕەخسا 12 ساڵ لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان ئیش بکەم بەڕاستی تێکەڵبوون لەگەر ئەو چینە یعنی هێز و قووەت و شتێکی زۆر تایبەتی پێبەخشیم ڕەنگە ژیانمی 180 دەرەجە گۆڕی کە ئەو خەڵکە قوربانی دەرا ئەو خەڵکە گەورە و بەڕێزەم دیت هەوڵمدا کەوا بە هەموو شێوەیەک هەموو ئامانجم ئەوە بیکەوا خزمەت بەوانە و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم بۆیە پەرلەمانم بە قۆناغێکی زۆر باشزانی لەو قۆناغی ئێستا دوای 30 ساڵ لە خزمەت و کارکردن لە پەرلەمان خزمەت بە کەسوکاری شەهیدان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەنجەخان ئەم بەحسێ قوربانی دەرانکەین ئەم بەحسێ ماڵباتێن شەهید و ئەنفال کریاتکەین ئەم بەحسێ وان کەساتکەنیین و بسەدان گوندێن وان هاتنە شاوتاندن وێرانکردن بڕاستیژی هەن کەس هەنە بسەدانن و حتانەها جهێ وان برینا دناو لە شێوان دامایە پسکۆلۆجییان وان تێکچوویە بوونە نەخۆشێن دەرونی لە باوان پەیدا بوونە تا لەسەر vê meseleyê gelek xebat kiriye te xizmet jî kiriye bo zarokên şehîdan te biryare ji îr û şûn da ji ber ku babetê me li ser vê ye ji bo malbatên şehîd û enfalkiriyan jinên şehîdan keçên şehîdan çi bike ئەو برینانە gelek قوڵ و سەختن بله چارەسەر نابن زامن لە ناخی هەموو کوردێک بەڕاستی ئیمان خان بەڵام ئێمە دەتوانین بەوەی کەوا ژیانی ئاساییان لۆ بگەڕێنینەوە هەوڵ بدەین لەو برین و ئازارانەیان کەم بکەینەوە چەندین یاسا لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 9 ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەهیدانمان هەیە 3 جار هەموارمان کردیتەوە
ئەو یاسایە لە خزمەت کە سوکاری شەهیدانە شتی زۆر باشی تێدایە بەڵام بەپێی ئەوەی کەەوە ئەزمونێکی زۆر و ڕاستە و خۆ لە ناو ئیشەکە بووینە هەست دەکەین پێویستی شتی زیاترە لەو یاسایە لۆ کە سوکاری شەهیدان و لۆ خزمەتکردنیان. سفرەیەک مەسێ خانمان لەگەل هەوێن بینەر کۆم دکەش بەروێ ئەس دخوازم لەگەل ئاراسخانێکی باغ کە تایبەتمەندیە دلەنجەخانەی داوەکە خوشکاتە چدا دەبینی؟ لەنجە کە تەنها خوشکەکە نییە بەنسبەتە من هاوڕێیەکی خوشک و هاوڕێیەکی زۆر خۆشەویستمە و لەنجە لە ماڵێ لە خانەوادەکەمان لە مابەتەکەمان لە هەمووان گچکەترە و لەبەر ئەو گچکەیەی نەو گەورە کرا نەو ئەنازێکی درایە لەلایەن دایک و باوکمی ڕەحمەتی لەلایەن خوشک و برایەکان لەلایەن هەمووان زۆر خۆشەویست بوو زۆر بەڕێز بوو لەکن برادایەکان لەکن خوشکەکان لەکن برایەکان و هەروەها بەڵام لەگەر ئەوەی کەوا ئەو ناز و ئەوەی درایە لەنجە زۆر خۆڕاگر بوو لە دەرەوەی ژیانی خۆی زۆر بەقووەت بوو ئاخرشت کە ئەو بۆ ڕاوێژکار لە وەزارەتی شەهیدان و ئەنفال لەوێن دەرێ یعنی نەوعا خوێکی تایبەتی هەبوو لەگەر ئیشەکەی دوو هەستەکی سۆزەکی گرنگی بەرامبەر ئەو شەهید و ئەوانە پیا کرد یعنی نەوعەکی دی بوو لەگەریان کە ئەوها تەئسیری لەوی کرد ئەو تەئسیریە کەتە سەرمانی مەش و هەروەها لە خوێندنیش هەمیشە هەوڵی دەدا کەوا پلێ خوێندنی زیاتر بێت کەواتە ئاراسخانە ئاخفتنێت تەفام دەکەم و ژنێکە بەهێز ژنەکە خەباتکرد خەرەبان دوورێ لە ماڵباتێ لە دەردوورە خوشکەیان و هەمیشە حەزی لێ بوو خزمەتی ملەتی خۆمان بکە هێژیان ئەم بەحسێ ژنێکێتکەن کو دناو خەباتێدا بووە بە درێژەیە 30 ساڵێن تەمەنی خۆ یعنی ئەو هین نەزەوجیە سینگلە عەزەبە ژنێک بەهێز لەسەر پێ خۆڕاوەستیایە دناو ماڵباتێدا مە بەحسێوێ کرد ئەم دخوازم بچنە دەرڤەژی ئەم بزانن هەدەفێ نوێ بوو سبە ڕۆژێ چنە ئەو دخوازە گاوا دناوە پەرلەماندا بە دناو سیاسەتێدا بە باوەریە هەوا بستینە هەون دەنگێ خۆ بدەنوێ ئەو دژنێکی چاوا بە نەخشەیە دسەرێوێدا چییە ئەمێ لە پاش بێ سفرەیە وێژی بووە بینە سەر ئەکرانێ بەردەوام بکە. ئێجان ئەمنوکە لە یەک جوان جێن گەلەکێن گرنگن لەوێ جێک و ئەملێنە گەلێک بیر هاتنێن لەنجەخانە لێنە دەستێوێ دامەزراندنە بەردە بناغەیە بیجیدا هەبووە و قازانج هەبووە ji bo zarokên şehîdan ji bo turunên şehîdan heta anha jî ew kesên kulvan dere li gava ku me hatu çû dikir me didîtin digotine lencexanê gelek spas em ji bîr nakin ew xebata te kirî ew qenciye te kirî ew hêza te bexşî bi damezrandinê yan jî bi durustkirina berdebinaxê vê qutabxane ku yekem qutabxane bûye ji bo zarokên şehîdan paş wê çendên din hatine vekirin û xizmet ji bo zarokên şehîda kirin li Kurdistanê rêveberê peywendiyan li gel min berês nebîn lencexan jî dê behsê berdeb durustkirina berdebinaxê vê mektebê bike ka çawa bû خاتون ئەو قوتابخانە لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک نەچیروان بارزانی لە ساڵی 2009 بڕیار درا کە دابمەزرێ لە بۆ کچ و کوڕی شەهید بەڵام لەو کاتە لە 2009 کەس کوردستان تەسەووری نەدەکرد کە دووچاری نەهامەتی و شەڕ و ئەوانە بکتەوە ژمارەی منداڵی شەهیدمان کەم بوو بۆیە لەگەر قوتابخانە و لەگەر وەزارەتی پەروەردە و نوێنەری مەکتەبی سەرۆکی حکوومەت بڕیارماندا کەوانەوەی شەهید بە برین قورئا ئیستیفادە لەو وەزعی بکەن و منداڵی شەهیدیش ئەوە بەبێ هیچ شتێک بەبێ هیچ مەرجێک یەکسەر لێرە وەردەگیران
ئەوە بوو کە تانیمان ئێمە وەکو نوێنەری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لەگەڵ ئەو تیمەی کەوا لە وەزارەتی پەروەردە و لە کۆمپانیای سابیس و ئەنجومەنی وەزیران بەیەکەوە بناغی ئەو قوتابخانەیە زۆر بە پتەویدا بمەزرێنێ. لە قۆناغی داهاتوش دەبی پلانمان هەبی لۆ ئەوەی ئەمە دەستیوانە بگرین لۆی بیان خەینە سەرکار. کەواتە دوێ خەباتەتەوە 30 ساڵاندا یەک ژ ڕاوەستگەهان و دەستێتە تێدا هەبووە لە دروستکردنا بەردە بناغیدا ئەف قوتابخانەیە و قوتابخانەیە سەروەر بەتاکی سەروەران یانی دەوڵەتیە. مامۆستا نەبیل ئەزخوازم وێژتە بپرسم لەنجەخان ڕاوێژکارە لە وەزارەتە شەهید و ئەنفالکریان باشی کو بەردە بناغایە وێ مەکتەبێدانی و دوورە خەباتە خۆ بەردەوام کرد. چه استیفادەک هەبووە چ ڕوڵێوێ هەبووە تو دوکاری بووبووری بەسێ وێ بوومکی بەڵێ ئەوە ڕاستیە چکە قوتابخانەیە سەر لە وەزارەتی شەهیدان بووە تایبەت بوو بۆ مناڵ و هەوەی شەهید. لەنجەخانە شۆک ئەو پۆستی لێ هەموو بەڕاستی زۆر سوودمەندی بۆ قوتابخانەیە و زۆر گرفتە بوو و زۆربەی کاتەکان ئێمە هانامان بە لەنجەخانە بەر بۆەوەی کەوا ئیشەکان بێبوێنین. لەنجەخان ئەس بێ دەرێ پێویست دبینم گەڤاکو لەنجەخان دەرباسی پەرلەمان و ناوە سیاسەتێ ببە وێ دەستور و یاسایدا چ بگوهرە و زێدەتر قازانجا تورنên شەهیدان زاروکên شەهیدان بن لە تەواهیە کوردستان. لە پەرلەمان دەبی هەوڵ بدەین کەوا هەلی کار بۆ ئەو گەنجانە بڕخسێنی بۆ ئەوەی کەوا مەسەلێک هەیە دەڵێ تۆ نابی ماسی بدەی بە خەڵک دەبی خەڵک فێرە ماسیگرتن بکەیت بۆیە ئەمەش لە قۆناغی داوێ خەڵک منداڵە شەهید دەبی فێرە کارکەیت. ئەس دخوازم دناوێ مەکتەبێدا هونجی بمارا بن ئەس دگەل یەک دوو زاروکên شەهیدان وە من بزانلەرینەوەن چییە چی هیوی دکەن ji لەنجەخانێ ئەگەر هاتوو بچە ناو پەرلەمنتوێ و باوەری هەوەستان ئەم بەردەوام دکەین. تو چاوەڕێت کەی ئەگەر هاتوو لەنجەخان دەرباسی پەرلەمنتوێ بوو چ بکە؟ چ باندور هەبە دوایە ساین حکوومەتە هەرێما کوردستانێدا کوهەنە دەستورێدا چ بگوهرە و قازان جاوا دەبەوە کە زارۆکێن شەهیدان زدەتر دامەزران زیاتر بێت بەڕاستی ینی زۆر خەڵکەیە کە ئێستا خوێندن تاوا کردو و دامەزراندن نییە بۆی هەر لە ماڵەوە دانیشتووە. هی سەرتا دەستخۆشی لە کاروباری شەهیدان و بە تایبەتی لەنجەخان دەکەم کە بەڕاستی لەو مەکتەب و لە چەندە مەکتەبی دی زۆر یارمەتی منداڵی شەیدی داوە ئینشاڵڵا بەردەوام دەبێت لە کارەکانی و سەرکەوت و تریش دەبێت ئینشاڵڵا. گەڕژن و هەڵبژارتن بەردەوام دکەن و کێژی ئەمێ لە وەزارەتە شەهید و ئەنفالکریان بحکمەیەکێک و لەنجەخان ڕاوێژکارە لەوێ دەرێ بەڕێز زێرەڤان مەجیجی لەوێ دەرێوە کە ڕێڤەبەری ڕێڤەبەریە بانکە زانیاریان ئەس دخوازم وەیەکی بپرسم کاژن کەچ دایکێن شەهیدان چاوە سوودمەند دەبن سوودێوان چییە قازانجاوە چییە جی وەزارەتەوە؟ بەڵێ بەپێی ئەو یاسایی کە دەرچووە بۆ وەزارەتی کاربەر شەهیدان مافە امتیازاتی کەسوکاری شەهیدان کۆمەڵێک بوارەگرێتەوە کە هاوسەرگیریە دانی موچەیە بواری تەندروستیە هەر لەو سۆنگەیەوە خێزانی شەهید لایمە سوودمەندە بە موچە کچی شەهید سوودمەندە بە وەرگرتنی 5 میلیۆن سلفەی هاوسەرگیری هەروەها خێزان ئەو کچی شەهید لایمە سوودمەندن لە بواری خوێندن بە دابینکردنی پارەی خوندن لە خوندنی باڵە. بەێ هەموو شەهیدان هەموو شەهیدان شەهیدانی سەنگەر. باشە ئەس بەحسێوەیەکی بکەم تە بەحسی تەندروستیە کردیانێ ئەو ژی خوخاڵەکە گەلەکە گرنگە حکوومەتە هەرێما کوردستانی دە قەیراناندا دەرباز بوو تو دوێ خاڵە بەحسی تەندروستیەدا دکەتن ژن کچ دایکێن شەهیدان سوودمەند بن ژێ تەندروستیە دەعالیە فیزیکیدا دەعالیە دەرونیدا چاوە سوودمەند بن چ خاڵک هەیە دیاسایدا بەحسەوەیەکێ بکات ئەگەر سوودمەند بن چاوە سوودمەند بن و هون پێشنیار دکەن چ گوهرتنێک چ ببە ji bo qazanca zêdetir ya wan kesên ku bandûreke nerênî ya xirab lêser wan heye ku ji destdana xweşewîstên xwe zilamê xwe birayê xwe
ڕاست بە پێی یاساکەی کە بۆمان دەرچووە بواری تەندروستی هەموو بوارەکان دەگرێتەوە هەتا بواری دەرونی کەسوکاری شەیدان ئێمە لە دوسێ سنتەرمان دامەزراندووە ئەو سنتەرانە بۆ ماوەیەک کەوتنە بواری جێبەجێکردن وەکو سیستەمی کارکردن لەو ئاستە نین کە خۆشمان لێ رازێبین باشە تو پێشنیارد کە لەنجەخان گەواهات و دەرباسی پەرلەمێنتویە بوو چ گوهارتنێکی شروڤەیەکێ زیدەتر یانجی گرنگیەکە زیدەتر بووێ خاڵێ وەرەداین هەتا سودمەندێن زیدەتر ژن و خێزانên شەهیدان بن ڕاستە من ڕخنەی نییە لە یاسایەکە بەڵام پێویستە لەنجەخان وەکو ئافرەت کە دەچیت بۆ خۆڵی داهاتووی پەرلەمان زیاتر بە وردەکاریەوە خاڵەکان دەستنیشان بکرێ بۆ ئەوەی کە لایەنی بەرپرسیار و چین ئەو وردەکاریانێکە دەبێت ئیشی لەسەر بکرێت وردەکاری لە بواری تەندروستی کۆمەڵێک خاڵی گشتیمان هەیە پێویستە لە بواری تەندروستیش خاڵبەندیەکی تایبەت بکرێت پەنجە دابنێن لەسەر بوارە ڕئیسیەکان ئەو خاڵانەی کە بە تایبەتی لە پاش شەڕی داعش ئەمە ئەو ئەو بوارە دەرونیانەی کە کەسوکاری شەهیدان لە دوایی بە تایبەت لە دوای شەڕی داعش توش بووینە محاولە بکرێت بە وردی دیاری بکرێت لایەنی پەیوەندیدار چ وەزارەتی شەهیدان چ وەزارەتی تەندروستی لایەنی تری حکومی معنی مەسئولیەتەکەی هەلگرن بۆی ئەم بوارە پەڕی پێ بدەن بڵێ لەنجە خەڵتو بخۆ ڕاوێژکاری دێ وەزارەتا شەهید و ئەنفال کریاندا لەسەروان خاڵێن کاک زێرەوان بەحەز جێتکەتن چ نەڕیناتە هەیە تو دخوازی گوهارتنێ یان بەرفراوان یەکو ئەو ژێ بەحەز دکێت کو هەیە لێ دەوێ بە هورگولیتر پێدا چوون هەبە ئەمە جگە لە پەروەەردە یەک لەو بوارانەی کەوا ماوەیەکی زۆر سەرپەرشتیمان کرد لە وەزارەت پلانی ساڵانە و پلانی استراتیجی وەزارەت لەو پلانانە بەشێکی باش گرنگیمان داوە بەلایەنی تەندروستی و بەلایەنی دەرونی چەندین بنکەی تەندروستی و دەرونی لە شوێنە ئەو جیاجیانەی کەوا ڕێژەی شەهید ڕێژەی جینۆسایت کرا و ئەنفالکراوی تیادا زۆرە بەڵام بەداخەوە دوای ئەو 4 ساڵەی ئەخیر کەوا حکوومەتی هەرێمی کوردستان دووچاری قەیرانێک و نەهامەتیەکی بەڕاستی زوڵم لێکەرانە بووە زۆر لەو پرۆژانە وەستان نەمانتوانی وەکو پێویست یعنی خزمەت بە کەسوکاری شەهیدان بکەین بێگومان دەتوانین هەم لە یاسایەکە زیاتر وردەکاری وەکو کاک زێڕەوان باسی کرد بۆ ئەو بوارانە بکەین هەم بتوانین لە ئاستێکی زۆر بەرزی نێو دەوڵەتی سەپۆرت لە بۆ ئەو بنکانە پەیدا بکەین. از آنها مالکی ما کو شهیده که شر داعش 5 زاروک لپش خودشتنه بچوکن همو به باب مانه خانمه کشتیه خانموی هشتا گستیر از لامه دستیوی دایه او نخازدانه لی چوینک به وگره از اولنجا خان هاتنه لویدره ام دخوازم به خانمه را باخون کپشتی چوینوی او چاوا دکاره وان زاروکان خودی که هر وها رولا لنجا خانه دگرتنا دسته ویدا د سپورت و پاپشتی زاروکین ویدا کو بردوام بن سر خواندنا خو کچ بویه دست بکی گلک سپاس بخیر بن سر هر دو تام یا خو بخیر بن خانم سوزان يعني او شهيدين بو كردستان مداي تاني جمالك نتشونا جمالين همو كردا تشونا بلا جرما دخازم تو بحث جيانا خو بكي بكرتي هروها باس لأوش بكي كرولي لنجا خان وكوراوش كاريك لوزارتي شهيد وأنفال كراوان چی بووە بوو تو بۆ ئەوەی بمێنی ژنێکی بەهێز دوای ئەوەی هاوسەرەکەی خۆت لە دەستدا بەڕاستی ئەم نەو کاتێک کە پیاوەکەم لە دەستدا هەر ئەو کاتەی مامۆستا لەنجە هەموو کات یعنی لەگەرمدا بوو ئۆنیسکە 4 ساڵە هیچ کاتێک ناومێدی نەکردیمە مامۆستا لەنجە هەموو کاتێک لەگەرمدا بووە
وەکو بەشێکی خەمی زۆری ماری منی برد بەڕاستی خەمەکی زۆری لە ماری من بردیتە دەرێ زۆر هاوکاری کردمە زۆر لە هەموو بەشەک یارمەتیدا هەتاکو بڵێ کە ئیشم لە دەستگایەکە هێبیتە ناکە هەتاکو بڵێ وەکو یارمەتی مندارەکانم سەرپەرشتی تەلەفۆنکردن قسە لەگە مندارەکانم کە کردێتی بەڕاستی زۆربەی کات نسحەتی مندارەکانیشم یارمەتی دائمە کردێتی دونها دماڵە خوددا هەم ژنێکی هەمیش پیاوێکی بێگومان ژنێکی وەکو لەنجەخانەوانە نمونەی تری زیاتری هەبێ لە ناو کوردستاندا کە هاوکار و پشتت بوونە بێگومان ڕاستەکە بەس بەڵام تو باسی خۆ بوومە بکە وەکو خێزانێکی شەهیدان چی داوایەکت هەیە چی داخوازیەکت هەیە گەر هاتوو لەنجەخان لە پەرلەمانی کوردستان بێ بۆ ئەوەی هێسانکاری زیاتر بۆ خانەوادەی شەهیدان بکەن بەڕاستی ئەم چاوەڕێی چ کەس دەکەی بخۆم دەرم لە خۆی داوا دەکەم خوشکەچی ئەهالا گەورە نمونەی زۆر بیتن وەکو خۆی کاتێ لەم قەوما یەکەم کەس بکات دەرکەی لێکردمەوە و بەهانام وهات هەرگیز لەبیری ناکەم 4 ساڵە بە هەموو نەوعەک هاوکاری منی کردە بە هەموو نەوعەک دەرگای بەڕوودا کردینەوە برنامه جنو هەڵبژارتن ئانا هاتیە ناو جەرگێ هەولێرێ قەلا هەولێرێ لەوێ دەرێ ئەس ژێ بەڕێز زەمان عەبدە دپرسم کو پەیوەندیاوی ڕاستە ڕاست بێ ڕێکخراوێکی بە هەیە سەرروکی ڕێکخراوکیە کو خزمەتە شەهید و ئەنفالکریان بکە دخوازم ji hewe dirwangeha hewe da bizanibim ka diyasayên hikûmeta Herêma Kurdistanê da çi kê masiyekê ye di kabîneya da hatî da çi bêtekirin ku zêdetir xizmeta malbatên şehîd û enfalkiriyan bêtekirin لەنجەخان لە ماوەی کە لە وەزارەتی شەیدان کاری کردووە بەڕاستی کاری زۆری کردووە چونکە ئەو شارەزاییەکی باشی پیا کردووە بۆتە چاوگەیەک بۆ ڕێکخراوەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئێمە بە حکمی ئەوەی ئێمە هەر کێشەیەک هەبێ کە خاوەن قوربانەکانی ئەنفال کە پەیوەندیمان پێواکەن ئێمە ئەیانێرینە لای کاکبەرەوان و لەنجەخان ئەوان کارەکانیان بۆ جێبەجێکەن ئەو کۆنفرانسان و ئەو ئیشانەی کراوە لە بواری جینۆساید بەڕاستی لەنجەخان من لە نزیکەوە ئاگادارم دەوری زۆر باشی هەبووە بەڕاستی کات ئەو دواوە چی بکرێت من پێم باشتر خزمەتکردنیان بڵێ پێش هەموو شت لەنجەخان کە چوە پەرلەمان کار لەسەر ئەوە بکات دەستگایەک دروست کرێ بۆ ناساندنی جینۆساید ئەوە مەسلەیەکی زۆر گرنگە جەنابیان خۆیان شارەزایەکی باشیان هەیە لە هەڵبژاردننی داهاتوو بوو شەهیدان بۆ خانەوادەی ئەنفالکراوەکان پێت باشە چی بکرێت واللهی ئەوەی باشە بیکەن مەسەن ئێستا کە زۆر خانەوادەی شەیدان ئێستا کە بە تایبەتی چینی هەژارن لە کرێچیاتی داینە کرێچیاتی ئێستا هیچ کەسێکت شەهیدە بەڵێ ئەم برام شەیدە و بابشم شەیدە حکوومەتی هەرێم چی بوت کراوە یعنی لەلایەن حکوومەتی هەرێمە ئەو یاسا و ڕێنمانە هەن کە لە یاسا و دەستوردا هەن چه ئاسانکاری بۆ خانەوادەی شەهید و ئەنفالکراوەکان تێدایە لە داهاتوودا دەتەوێت چی بکرێت بەخۆ لەدا دەچ پێستاکە ئەو ئاسانکارێن کرا بەس تەنها ئەوەندەیە مستەشفاکی کچکیاندانە لە بۆ خانەوادەی شەیدان ئەوش بەس ئابوو دەرمان لێ وەردەگرن تەنانی ئێستا کە مەسەن خانەوادەی شەیدان پێویستان بە نەشتەرگەری گەورەیە اختیداریان نییە مەسەن لە دەروی وڵات لەوان دەگرێتن بیانێن لە بۆ دەروی وڵات ئێمە ئیشمان کردیە زۆریش ئیشکرایە بەڵام هێرشان کەمە بۆ کەسوکاریژێت دەکرێت هەموو کاتێک هەوڵەکانمان بۆ ئەوەبی خزمەت و مافی زیاتر دەستەبەرکەین بۆ کەسوکاری شەهیدان. ئەس دەپرسم هون دکارن ئەگەر لە پەرلەمان بن چ بگوهارن؟ دەبی ئێمە هەوڵ بدەین لێژنەیەک هەبی کارەکانی پەرلەمانی عێراق لەگەر پەرلەمانی کوردستان ڕێک بخات لەسەر پرسە سیادیەکان وەکو پێشمەرگا وەکو شەهید وەکو بابەتی جینۆساید وەکو قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕژێمی پێشووی عێراق ئەوانە هەمووی دەبی ئەمە لەو مەرحەلەی دادێ لەو قۆناغەی دادێ زەخت لە بەغدا بکەین زەخت لە عێراق بکەین کەوا کارەکانی خۆی جێبەجێ بکە بە هەمان شێوە بەڕاستی ئێمە بۆ ئەوەی کەوا تەمەشاکەین ئێمە دەبینین کەوا لەبەر ئەوەی دەستور جێبەجێ نەکرا کورد هانای لۆ ڕیفراندۆم برد کە هانامان لۆ ڕیفراندۆم برد لە بڕی ئەوەی دانیشی مناقەشەمان لەگەر بکە حکوومەتی عێراقی بە چەک و بەهرەشە بە جینۆسایدێکی تری نوێ لە هەندێک شوێن وەڵامی میلەتی کوردی داوە بۆیە دەبی ئەمە هەموو یەکگرتوو بین
دەبی جەخت لەوەی بکەینەوە کە زەخت لە عێراق بکەین تا دەبینە خاوەنی خۆمان و ئەهدا ئامانجەکانی ڕفراندۆم دەپێچین دەبی هەمومان زەخت لە حکوومەتی عێراقی فدرال بکەین بە واجبەکانی خۆی بەستی لەنجە دزەی کاندیدا لێ سەر لیستە پارتیا دموکراتە کوردستانی لەنجە خان ئەف خەڵکە چما دەنگی خۆ بدەتە ئێمە سوپاسی خەڵک دەکەین کە متمانەوان پێکەن و دەنگمان بدەنێ بە حکمی ئەو هەموو ئەزمونە جیاوازەی 30 ساڵ لە زۆر شوێنی جیاواز بەدەستمان هێناوە و شانازیە لۆ مرۆڤکەوە خزمەتی میلەتەکەی بکە و بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەوە لە لایەکی کەوا ئەزمون و خزمەتێکی زۆر و شارەزاییەکی تەواومان هەیە لە بواری خزمەتکردن بە هاوڵاتیان لە بواری ئەوەی کەوا بتوانین یاسایەکان یاسای زۆر باشمان هەیە بەڵام دەتوانین یاسای باشتر دابڕێژینەوە مافی زیاتر بۆ هاوڵاتیان دەستە بەرکەین و هەروەها ئەگەر بگەڕێینەوە ناو تاریخی بنەماڵەی خانەوادەکە بناماڵەکەمان دەبینین هەر لە سەرەتاکانی شۆڕشەکانی کوردستان دەستیان هەبووە بۆ خەبات لە پێناو کوردستان لەگەڵ شێخ عەبدولسەلام بارزانی لەگەڵ بارزانی نەمر گوندی دووگورتکان کە گوندی باب و مامەکانم بووە گوندی خەبات بووە پێگەی خەبات بووە بۆ پارتیەکان بۆ کوردە شۆڕژگێڕەکان خەباتی نهێنی لێکراوە تەمویلی شۆڕش کراوە لەو گوندە لەلایەن مامەکان و کەسوکاری ئێمە و هەروەها کاتێک کە کۆماری مەهاباد دامەزرا جەنابی بارزانی نەمر یەک لە دامەزرێنەری ئەو کۆمارە بوو بەداخەوە بە شێوەیەکی نائەدالەتی و ناحەق ئێران ئەو کۆمارەی ڕوخان ئەوە بوو کە بارزانی نەمر لەگەر پۆلێک لە هەواڵەکانی چۆ رووسیای دیتمان هەندێک لە بارزانیەکان کەسوکاری بارزانیەکان گەڕانەوە بۆ عێراق حکوومەت و ڕژێمی عێراق ئەو کاتە هەندێکشیانی نەفی کرد لە بۆ باشووری عێراق لە بۆ ناوەڕاست هەندێکیان هاتنە گوندەکانی دەشتی هەولێر هەر لە گوندەکەی ئێمە لە لای مامەکان و لە لای کەس و کارمان چەندین خانەوادەی بارزانیەکان لەوێ خان 30 ساڵی انتخاباتێ دمالباتێک کورتپەروەر و خەباتکەردا بویەش بەروێ دەنگی خۆ بدەن ئێمەش وەکو خانەوادەیەک تووشی نەهامەتی زۆر بووین لەسەر کورتپەروەریمان لەسەر خەبات لە پێناو کوردایەتی دەربەدەری ماڵوێرانی وێرانکردنی گوندەکەمان هەروەها دەست بەسەرگرتنی ماڵ و مڵکەکان گرتنی کەسەکانمان وەکو هەموو ئەو کوردانەی کە لە پێناو دۆزی ڕەوای گەلی کورد لەنجەخان گەلێک سپاس لەنجەوەش کاندید لەسەر لیستە پارتیا دموکراتە کوردستانیش بۆ پەرلەمەنتی وە کوردستانی گەلێک سپاس لە بەرنامەی ژن و هەڵبژارتندا لەگەڵمەدا بوو زۆر سپاس هیوادارم هاوڵاتیانی کوردستان ئەو متمانەمەیان پێ ببەخشن و ببینە کاندیدیان و ببینە ئەندام پەرلەمان بۆ ئەوەی زیاتر خزمەت بە هاوڵاتیانی کوردستان و بە هەموو چینی توێژەکان. دەرەنجامی ئەس گەهشتمێ ئەو بوو کو گەلێک ماڵباتێن شەهیدان هێشتا مەغدورن برینێن گەلەکان هێشتا نەجەبرینە و خینجێتێ ئەو بهیڤینە دە پەرلەمنت و حکوومەتە داهاتیدا ئەو هیڤیên کومانە هەنێکیژی بەجێ گەشت ببن ژن و هەڵبژارتن لەبێ دەرێژی خاتر دخوازە ڕوژەکەدن دگەل نامزەتەکەدن یا ژن دیسام دبێژن مەرحەبا هەتاوێ دەمێ هەرشات ماڵاوە